هۆکاری ناگەڕانەوەی پارتی دیموکراتی کوردستان بۆ شاری کەرکووک کە ڕۆڵێکی کە لە ڕابردوو تا سنوورێک ئەتوانم لەم دەوریشی سانەوی بوو لە دوای یەکێتی نیشتمانی کوردستان ناگەڕانەوەی هۆکاری سەرریشی ئەوەیە کە ئەمڕۆ بتوێنێت پارتی دیموکراتی سەراسی هەرێمی کوردستان و سەراسی ناوچە ناوکۆکانە بیعازی بە ڕێنمایەکانی تورکیا تعاملەکە یعنی ئەوەی کە تورکیا بە پێی پلان و پرۆژە و استراتیژی تورکیا نەگونجا پارتی ئەنجامی نادا یعنی هەرچی ئەو کەم کوڕیانی یاخود ئەو هێرشانی کە سوپای تورکیایی کات لە بەرامبەر باشووری کوردستانە و کە پارتی کە بە حکمی ئەوەی کە دەستێ باڵا هەیە لە هەرێمی کوردستان سەبارەت بە دام و دەستگاکان پەرلەمان کە زیاتر ئەندام و فراکسیۆنەکان و زیاتر ئەوەی کە لە چوارچێوەی کە باشترین هێزی هەم عسکەری هەم سیاسی هەمش لەسەر ئاسی پەرلەمانە ئەتوانێت داکۆچی لە شاری کەرکووک بکە لە پەرلەمان و بۆ لە هەرێمی کوردستان و بۆ کەرکووک و جێناوکان بەڵام بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان تا ئەم لەحزەی قسەی لەسەراکەین لەسەر نەخشە و پلان و استراتیژی تورکیا بە هەموو شێوێ تعاملی لەگەڵاکە بە هەموو شێوێ هاوکارێتی بە هەموو شێوێ پشتیوانیەکە بە هەموو شێوێ ئەوەی کە سوپای تورکیا کە نەخشە بۆ کەرکووک و بۆ هەموو جێناوکەن بە تایبەتی هەرێمی کوردستانە کە ئەنجامێدا زیاتر لەو چوارچێوەیە زیاتر پرۆژە و استراتیژی دەوڵەتی تورکیا ئەنجامەدا. واللهی لە ڕاستیە ئێمە حیزبە کوردستانەکان لە کەرکووک زنجیرەی کۆبنەوەمان کردووە و هەمومان هەڵوێستین کە چۆن مامەڵە بکەین لە کەرکووک بەبێ یەکەش کارمان نەکردووە هەمیشە باشترین دلیل ئەم کۆبنەوەی ئەمڕۆیە سەبارەت بەوەی کە برایانی پارتی کە دێنەوە کەرکووکیان نان هۆکارەکەی چییە خۆ ڕەنگە کۆمەڵی هۆکاری خۆی هەبێ بەڵام باشتر ئەو پرسیارە لە خۆیان بکەی چونکە ئێستا من ناتوانم لەجێ ئەوان ببمە محامی ئەوان و وەڵام بدەمەوە بۆ یەکە باشترە لە خۆیان پرسیار بکەی کە وەڵامی ئەو پرسیارت دەنەوە لە ڕاستیە بگەڕێنەوە باشە بۆەوەی ئێمە ناوماڵی میلەتەکەمان یەکخین وکە ناوماڵەکەی خۆمان ڕێخز ئەو کاتە ئەتوانین لەگەڵ پێکاتەکانشە پێکەوە کار بکەین و هەتا ژیانێکی باشتر بۆ خەڵک دابین بکەین لەبەرەوە هاتنەوەیان یاخوا بەخێر بێنەوە ناژێنەوە ئەوە خۆیان لێ بەرپرسن. ئێمە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە ڕاستیە بارودۆخێکی زۆر نائاسایی لە کەرکووک هاتۆتە ئاراوە. ئێمەی حیزبە کوردستانیەکان ئەوانەی لە کەرکووکین بە ڕێگای جۆرا و جۆر هەوڵمان داوە کار لەگەڵ دەرەنجامەکانی 16 ئۆکتۆبەر و ئەو واقعانوێ بکەین کە لە کەرکووک هاتۆتە ئاراوە. مانەوەمان پێمان وا بووە ئیجابیە. لەگەڵی هاوڵاتیانی خۆمان بووینە پێمان وا بووە ئیجابیە. کۆبنەوەی حیزبە کوردستانیەکانمان بە بەردەوامی کردووە. هەوڵمان داوە تەواصل لەگەڵ لایەنی کوردستانی یان هەولێر و بەغداش بکەین بۆ ئەوەی با بڵین حەجمی ئەو زیانانەی کە بەر هاوڵاتیانی کوردەکەوێت لەم شارە کەمی بکەینەوە. بەداخەوە بەرامبەرەکەمان کە لایەنی عەرەبی و لایەنی تورکمانیە زۆر جار بەهێرش بۆ سەر ئێمە کار ئەکەن زۆر جار هەوڵەدەن تعریب پەرە پێ بدەن زۆر جار هەوڵەدەن مافەکانی ئێمە دوا بکەون بەلانی کەم هەوڵەدەن مافانەی کە بەدەستمان هێناوە لێمان وەرگرنەوە. ئەوەی لەم چوارچێوەیە کاریگەری لەسەر ئێمە کردووە ناوماڵی کوردی یەک ڕیز نییە بە تایبەتی هەردوو حزبی دەسەڵات لە کوردستان کە یەکێتی و پارتین لەسەر کەرکووک کێشەی گەورەیان هەیە و ئامادەنەبوونی پارتیش لە کەرکووک نەگەڕانەوەی بۆ کەرکووک نەکردنەوەی بارەگاکانی لە کەرکووک ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی هەبووە لەوەی ئێمە نەتوانین بە تەواوی یەکدەنگ بین نەتوانین بە تەواوی شەڕ لەسەر مافە دەستوریەکانی خۆمان بکەین. برایانی پارتی دیموکراتی کوردستان پێیان وایە کەرکووک داگیرکراوە و ئەوان ناگەڕێنەوە بۆ کەرکووک تا ئەو کاتەی ڕێککەوتنیەکی گشتگیریان ڕێککەوتنیەکەکەن بەو مەفهومەی خۆیان ئەیزانن لەگەڵ بەغدا بۆ گەڕانەوەیان بۆ کەرکووک. برایانی یەکێتی پێیان وایە لە ناو کەرکووکەوە پێویستە کار بکەین بۆ بەدەستهێنانی مافەڕەوەکانی خۆمان. ئێمە ئەو حزبانەی لە کەرکووکین هەوڵی خۆمانە دەین.